سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی توێژینەرێکی کورد لە شاری کەراج، گواستنەوەی بەندکراوێکی سیاسی بە ناوی پەرهام پەروەری بۆ زیندانی زاهیدان، ماگرتنی کرێکاران لە شرکەتی پۆلینار لە تەورێز، ناڕزایەتی خوێندکارانی کەژ لە زانکۆی چەمرانی ئەهواز، برینداربوونی 17 کرێکار بەهۆی ئاگرکۆچنەوە لە شارۆچکەی پیشەسازی فاروج و پەیوەستبوونی کرێکارانی BMW بە ماگرتنی کرێکارانی ئۆتۆمۆبیلسازی. درێژەی هەواڵەکان دەست بەسەرکردنی توێژینەرێکی کورد لە شاری کەراج. لە ڕۆژانی ڕابردوودا ئەژدەر پیری توێژێنەری خەڵکی ورمێ و سەردەبیری مەجەللەی توێژینەوەی نەسەوەکان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە ڕفێندراوە. بە پێزانیاریەکان ڕۆژی 30 ڕەزبەری ئەمساڵ هێزەکانی ئێزارە ئیسلاحاتی شاری ورمێ هێرشیان کردوتە سەر ماڵی ئەژدەر پیری و ناوبراویان دەست بەسەر کردووە. بە وتێ سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی ڕژیم بۆی ڕایڕەفاندنی ئەو شارۆمەندە دەستیان بەسەر کەلوپەلی شەخسی ناوبراودا گرتووە. گواستنەوەی بەندکراوی سیاسی پەرهام پەروەری بۆ زیندانی زاهیدان. پەرهام پەروەری بەندکراوی سیاسی خەڵکی سەقز لە زیندانی ئێرانشارەوە بۆ زیندانی ناوەندی زاهیدان گوازرایەوە. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز، پەرهام پەروەری قارەمانی وەرزشی و زیندانی سیاسی خەڵکی شاری سەقز کە لە کاتی بزوستنەوەی شۆڕژگەرانەی ژینا لە تاران دەست بەسەرکرا بوو، پاش سەپاندنی سزای 5 ساڵ زیندان و 10 ساڵ دوورخرانەوە بەسەریدا ڕەوانەی بەندیخانەی ئێرانشارکرا و ڕۆژی ڕابردوو بۆ زیندانی زاهیدان گوازراوەتەوە. بەرپرسانی زیندانی ئێرانشار ئەو بەندکراوەیان ڕەوانەی بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان کردبوو، هەر بۆ بۆنەوە ماوەیەک لەوبەر چەند بەندکراو پەرهامیاندا بۆ بەر لێدان و برینداریان کردبوو. ئازادی سەعدون شەریفی بەدانانی وەسێقە لە زیندانی نەغەدا. سەعدون شەریفی بەندکراوی خەڵکی پیرانشار ڕۆژی پێنجشەممە 10 خەزەڵوەری 1403 بەدانانی وەسێقەی 2 ملیار تمەنی لە زیندانی نەغەدا ئازاد کرا. سەعدون شەریفی ڕۆژی چوارشەممە 14 خەزەڵوەری ئەمساڵ لەلایەن ئێدارە ئیسلاحاتی پیرانشارەوە دەست بەسەر و بۆ گرتووخانەیە و ناوەندە ئەمنیەتیە ڕاگوێزرا. تا بەمڕۆ زانیاریەک لەسەر ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵ دۆسیەی سەعدون بڵاو نەکراوەتەوە و زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی لە بەردەستانیە. ماگرتنی کرێکاران لە شرکەتی پۆلینار لە تەورێز. کرێکارانی شاغڵ لە کارخانەی بەرهەمهێنانی گرانۆل لە تەورێز ڕۆژی پێنجشەممە 10 خەزەڵوەر دژ بە بێکارکردنی کۆمەڵێک لە هاوکارەکانیان مانیان گرت. بە پێزانیاریەکان بەڕێوەبەرانی شرکەتی پۆلینار بە بیانووی نەبوونی سەرشەوەی ماڵی و دابەزینی یاسی وەبەرهێنان ژمارەك لە کرێکارانی ئەو ناوەندەیان لەسەر کار دەرکردووە. ئێستا 300 کرێکار لەو شرکەتە کار دەکەن و ماوەی 3 ڕۆژە دژ بە نەدانی هاغدەست و لەسەر کار دەرکردنی هاوکارەکانیان مانیان گرتووە. ناڕزایەتی خوێندکارانی کەژ لە زانکۆی چەمرانی ئەهواز. ڕۆژی پێنجشەممە 10 خەزەڵوەر خوێندکارانی کەژ لە زانکۆی چەمرانی ئەهواز لە ئازبڕینی مافی خابگای 400 خوێندکار ناڕزایەتیان دەربڕی. بە پێوە وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە 400 خوێندکاری کەژ لە زانکۆی چەمرانی ئەهواز کە لە مافی وەرگرتنی خابگا بێبەریکراون هاوکار لەگەڵ سەردانی و سەنداری خوزستان بۆ ئەو زانکۆیە ناڕزایەتیان دەربڕیوە و ژمارەیەک لە کشانی ناڕازی بە چاوی پڕ لە فرمێسکەوە باسی کێشە و گرفسەکانیان کردووە. بایکوتی مەراسمە حکوومەتیەکانی ڕۆژی پەرستار لەلایەن کادری جەرمانی یاسووج. پەرستاران و کادری جەرمانی نەخۆشخانەکانی یاسووج ڕۆژی پێنجشەممە 10 خەزەڵوەر لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند بەهۆی بایەغ نەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفسەکانیان
لە مەراسمە حکوومەتیەکانی ڕۆژی پەرستاردا بەشداری ناکەن. ماوەیە زیاتر لە 1 ساڵەکە پەرستاران و کادری دەرمان لە ئێران دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی ناڕزایەتی دەرابڕن، بەڵام بەرپرسانی حکوومەت لە جیاتی سەرنجدان بە کێشە و گرفسەکانیان بە سەرکوت وەڵامیان ئەداتەوە. پەرستاران خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، وەلانانی ئێزافەکاری، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، پێدانی کارانە، دامەزراندنی هێزی کاری نوێ، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و نوێکردنەوەی گرێبەست بوون. برینداربوونی 17 کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لە شارۆچکەی پیشەسازی فاروج. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەری 1403 بەهۆی ئاگرکەوتنەوە لە کارگەیەکی دروستکردنی دۆشاوی تەماتە لە شارۆچکەی پیشەسازی فاروج 17 کرێکار بریندار بوون. بەرپرسی فریاکەوتنی خێرای خۆراسانی باکوور ڕایگەیان بەهۆی ئەو ئاگرەیە کە لەو کارگەیە کەوتووەتەوە 12 کەس لە کاتی گواستنەوەی کەلوپەل بەهۆی هەڵمژینی دووکەڵ تووشی هەناسە تەنگی بوون. 4 کرێکاری بریندار ڕەوانەی نەخۆشخانەی فاروج و کرێکارێکی دیکە ڕەوانەی نەخۆشخانەی شیروان کراوە. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان و زاهیدان. ڕۆژانی پێنجشەممە و هەینی 10 و 11 خەزەڵوەری 1403 حکمی ئەعدامی 4 بەندکراو لە زیندانی ئیسفەهان و بەندکراوێک لە زیندانی زاهیدان بە تۆمەتەکانی پەیوەندی بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقاز جێبەجێ کراوە. بە پێزانیاریەکان 4 بەندکراو بەناوەکانی کوڕۆژ ساڵحیان، ئەمیر جەهاندار، ڕەزا بیدئابادی و حامد دویستی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقاز لە زیندانی ئیسفەهانی ئەعدام کراون. لە لایەکی دیکەوە بەیانی هەینی بەندکراوێکی بەلووج بە ناوی حەسەن ئیخلاسی پاش 14 ساڵ بەندکران بە تۆمەتی کوشتنی بە ئەنقاز لە زیندانی زاهیدان لە سێدارەدراوە. پەیوەستبوونی کرێکارانی BMW بە مانگرتنی کرێکارانی ئۆتۆمۆبیل سازی. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەری 1403 کرێکارانی شاغڵ لە کارخانەی بەرهەمهێنانی ئۆتۆمۆبیلی BMW لە ئاڵمان پەیوەست بە مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەکانی فۆلکسواگن و پۆرشە بوون. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارانی شاغڵ لە کارخانەکانی بەرهەمهێنانی ئۆتۆمۆبیلی پۆرشە و فۆلکسواگن پاش بڕیاری بەڕێوەبەرانی ئەو دوو شێرکەتە بۆ گواستنەوەی بەشێک لە کارگەکانیان بۆ دەرەوەی وڵات و بێکارکردنی سەدان کرێکار دەستیان لە کار کێشاوەتەوە و ماوەی چەند ڕۆژە مانیان گرتووە. ڕۆژی هەینی کرێکارانی شاغڵ لە کارخانەی BMW پەیوەست بۆ مانگرتنە بوون و خوازیاری زیادکردنی حەقدەست و تەزمینی ئەمنیەتی پیشەییان بوون. درێژە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لۆبنان و غەزە. ڕۆژانی پێنجشەممە و هەینی 10 و 11 خەزەڵوەر ئارتەشی ئیسرائیل هێرشێکی بەرفراوانی کردە سەر چەند ناوچە لە باشووری لۆبنان و باکووری غەزە و لە ئەنجامی ئەو هێرشانەدا بەدەیان کەس کوژراون و بریندار بوون. بەپێ راپۆرسەکان بنکەکانی حەزبۆڵا لە زاحگەی بەیروت، کۆگای چەک و چەقەمەنی ئەو گروپە لە بەعلەبەک و بنکەکانیان لە سنووری سووریا لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیل لەوە کراونەتە ئامانجوو بۆ هۆیەوە دەیان ئەندامی حەزبۆڵا و چەند کەسی مەدەنی کوژراون و بریندار بوون. لەلایەکی دیکەوە 10 فەلەستینی لە بردومانی ئوردوگای ئاوارەکانی نوسەیرات گیانیان لەدەستاوە و بەدەیان کەس بریندار بوون. هەروەها 4 کرێکاری تایلەندی لە موشکبارانی شارۆچکەکانی ئیسرائیل کوژراون و 3 شارۆمەندی بەساڵاچووی ئیسرائیلیش گیانیان لەدەستاوە. دووە هەواڵ بەرزبوونەوەی ڕێژەی قوربانیانی لافاو لە ئیسپانیا. بەهۆی بارینی ڕێژنەی بارانی چەند ڕۆژی ڕابردوو لە باشوور و ڕۆژهەڵاتی ئیسپانیا بەلانی کەم 158 کەس گیانیان لەدەستەوە. بەرپرسانی دەوڵەتی ئیسپانیا 3 ڕۆژ ماتەمینی گشتیان ڕاگەیاندووە و بەدەیان کەس بێسەر و شوێن و گەڕان بە دوایاندا بەردەوامە. ئیدارەی کەشناسی ئیسپانیاش ڕاگەیاندووە کە لافاو بە کاتی نیوەشەو کە خەڵک لە خەودا بوون هەڵساوە و زیانێکی زۆری گیانی و مادی لێکەوتووەتەوە.
کانەسانی ژینگەشت، گۆڕانکاریەکانی کەش و هەوا و زیادخوازی جیهانی سەرمایه‌داری بە هۆکاری بەهێزبوونی ڕووزاوە سروشتیەکان دەزان و داوا لە وڵاتانی جیهان دەکەن ڕێژەی بڵاوکردنی گازی مۆنۆکسیدی کاربۆن لە جەوی زەویدا کەمکەنەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.